بسم الله الرحمن الرحيم. يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. بێگومان قورئانی پیرۆز گەورەترین و باشترین خەڵاتی خۆی گەورەیە. بۆیە خۆی گەورە لە بەرامبەر خوێندنەوەی قورئانی پیرۆز پاداشت و ئەجرێکی زۆر گەورەی داناوە. هەر بۆیەش پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دەفەرمێت لە بەرامبەر خوێندنەوەی هەر پیتێکی قورئانی پیرۆزدا دەخێر و چاکت بۆ دەنووسرێت. ئەی دەبێت پاداشتی ئەو کەسانە چۆن بێ کە کەسانی تر فێری جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز دەکەن. لە بەرنامەی ئەم جارەماندا دەچین لە لای مامۆستایەکی قورئان لەگەڵماندا بوو. شلێر محەممەد جافر لە دایکبووی ساڵی 1970 خەڵکی شاری هەڵەبجەی شەهیدا. مامۆستای وانەبێژ بە یەکێک لە مامۆستا کارامە و لێهاتووەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بۆ پەروەردە و فێرکردنی قورئانی پیرۆز دادەنرێت. مامۆستای وانەبێژ بەشێک لە تەمەنی خۆی تەرخان کردووە بە وتنەوەی قورئانی پیرۆز و وانەکانی تایبەت بە تەجوید و شێوازی دروست خوێندنەوەی قورئان و هەروەها لای مامۆستا شلێر بەدەیان و بگرەسەدان خانم فێری شێوازی دروست خوێندنەوەی قورئانی پیرۆز بوون و ئەو تاوەکو ئێساش لە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بەردەوامە لە وتنەوەی وانەکانی. ئەمڕۆ هاتوومەتە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کە تێیدا چەندین زانستی قورئانی و چەندین وانی پەروەردەییان هەیە. لێرە پێشنیاری مامۆستایەکیان بۆ کردوم کە مامۆستا شلێرە. ئەمڕۆ سەردانی مامۆستا شلێرەکەین و بەرنامەی ئەم جارەمان لەگەڵ مامۆستا شلێرە بێ لەگەڵ ماوەرە. نایبیستین بۆچی لەبەرەوەی لێرە دەنەژیەکان ئەکرێنەوە کە دەنەژیەکان کرانەوە هەوا و چرپەیان لەگەڵە هەوا و هەناسەیان لەگەڵە. فەرموو. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. زۆر سپاس لە دەرسی شای بمام بوو. بەخێر بێ سەر چاو ئەسایە دانیشم. فەرموو بەخێر بێ یاخوا مامۆستاگە یاخوا بەخێر بیت. ئەم هەمسانە وتمان چیان لەگەڵە لە کاتی دەرچوونی ئەم پیتانە لە ناودەما هەوا و چرپە. ئێمە چۆن بزانین؟ ئەهێنین بەری دەستمان ئەهێنین ئەیخەینە بەردەممان ناولەپمان بەرامبەر بە دەممان ژمارەشیان چەند پیتە؟ 10 پیتە. یەک دیێڕپێک یەنێک سەکەتە فەحەسەه شەخص. کاتێک کە ئێمە ئەم پیتانەڵین دەستمان بەری دەستمان ئەیخەینە کوێوە بەردەممان ئەڵێین 20 ئادی هەمووتان 20. ئایا هەوا و چرپەی هەیە نیەتی؟ زۆر باشە. ئەمە یەکەم ناسینەوەی پیتە مەحبوسەکان. بە چیا بزانین ئەم پیتە مەحبوسە و هەوا چرپەیە ناولەپمانەیە نیە نزیکی دەممان. دوای ئەوە دەستمانە خەینە سەر قوربان با بزانین ئەو دەنانە لەرینەوەیان هەیە. ئەگەر لەرینەوەیان هەبوو بە هیچ شێوازێ شمولی مەحموسی ناکە. یەینە سەر ئەڵێن ئەس ئەس. ئایا لەرینەوە هەیە؟ کەوابێ مەحموسە. بۆچی لەرینەوە نییە؟ لەبەرەوەی دەنەژیەکان لە یەک دوورەکەونەوە و کراون. مامۆستا شلێر تاویش بوو لە دەرسەکە و یاخوا لەشی ساغ بێ. طبعا قورئان بەرنامەی خۆی گەورەیە کە نردوێتی بۆ مرۆڤایەتی ئینسانی مسلمان هەست بە نیعمەتەکەیەکە و زانستێکی قوڵیشە کە دەیتە مەجلیسێکی واوە ئەنجا هەستی پێەکەیت. جا من کە هاتم ماشەڵڵا ئەو نەقەرەواڵە بۆ خەریب و جێم نەبێتەوە. چەند تەلەبە هەیە؟ وڵان نزیکی 170 ماشەڵڵا. ئەی هێشتا نیوە ڕۆشتووە؟ چۆن فریاکەوی ئەو هەموو لێک شوێنا کۆکیتەوە؟ وڵی تر نیوەیان یەنە دەرەوەی تر خۆم ڕوو وەرە جێڕم وەکو چۆنەڵی وەکو کامێرا بەم لەو بۆدا بۆیان ئەسوڕێن. مامۆستا ئێرە چی ئەگەێنێ لای تۆ ئەم بینایە ئەم شوێنەکە ئەم نووری حیکمە من بە ماڵی دووەمم داناوە. بەڵێ
يعني واهستكي كيدا نوري حكمة إدرها شي خمو خفتو مشكلة وهموي ولا أنيت هموي ولا أنيت لنوري حكمة وقلت أنا ليش كشيكي إيماني دسبيكا يعني ودا سيرة غيها هموي زور خوش سرنين بسريكا ودنيكي خوش هريكا لصورتك هاتيك وشتيك خواني إتر كيشو مشكلة ولا أنيت براسي من نوري حكمة ما يدونا أنت كان اللي ورازي والله ترى أول خويا أنا زين دي خويا أخوان قبريل يا رازي لها مو تمنى كانت ياتي بلى أنا والله أنا أستي تلبا معني حتى هم أنا والدي بابلين بروجورة خوانواريش هني ملام هر حزكا أغي هر كشيشي وامان بو ببيو جو بقرين كمية باشا هر ما مستيان تلبشي خو والله خوش انت لبش خوش تلبي تشو خوندو تأثر والله ما من كل خوش حكمة يا أبوي قراءتي عاصم شعبة وحفص طواقل وابو يعقوب الحمد لله واتسي إجازة وهي الحمد لله الحمد لله برنامج إن شاء الله أتي إن بقيت شاء الله. قراءتك إن شاء الله أجر خواي جورا بونكا وابا تمام دستم بيكر بلام دروكاتي كهوسر موفاتي كر نمتواني براسي توزي صعية وتوزي هيني تروازم لي نادوا إن شاء الله بتمام شلون قلت تجويد تان هالبشار بوشي أتاني زان ستجويد لا والله من خوم زيادة حزم نبواري تجويدك يا أنا جاتو ما قال تجويدكش حرفي كان بو راسك إن شاء الله حتى قيامت بصدقي جاري بون بنسلي أجر خواي جورا بونكا قرزنية خوشة زور خوشة هيك وەکو چۆنەڵی لە بوارەکەی تۆزێ بە کوردی خۆمانە هاڵی وشکە تۆزێ قورسایی تایە بەڵام ئیتر وردە لەگەڵ یان ڕاهاتی زۆر خۆشە چەندێک کاتی سەرخان کردو بۆ ئێرە واتەکەی بوون و ریحێکما دەرسەکان من سەعات تەقریبی 20 بۆ 1 دەرەچم لە ماڵ ئیتر سەعات 1 لێرە ئامادە واتە هەفتەیەک ڕۆژە یان بەڵ تەجویدەکەمان هەفتەی 1 ڕۆژە ڕۆژی شەممانە زۆر باشە هی من ئەڵبەتە بەڵام مامۆساکانی تر بە ڕۆژانە تەجویدی تریت یا ئەوتر ئێمە مساقەت بووە بڵێ ئەگەر ڕۆژێمان دوو بووم تااقەتی دەرس خوێندن نەما واز لە حکمە بهێنم یا ئیتر دەرس ناڵێمەوە وڵی مەگەر خوا نەکردە ئەگەر نەخۆشی وام لێ بکە لە جێگا بکەم ئەجینا هیچەوەیە نیازم نییە هەتا کۆتا ساتی ژیانی جاواب زانم درەنیشمان کرێ سەداخرێ ئەگەر حەزکەن حەزەکەم بەرەو ماڵ بڕۆین و با ئێوارە لە خزمەتدان زۆر سپاس دەکەین مام حەزەکەم زۆرەگەر وڵا ئێمەش پێمان خۆشە بێ بۆی زیاتر لەگەڵ گفتوگۆ بکەین مامسا بەدوای مامسایەکە گەڕام کە لە زانستی قورئانیە شارەزا بێ و تەلەڤیزۆری هەبێ دەرس بڵێتەوە ڕێم کەوتە بۆ ڕێستان جام حەزەکەم زیاتر گفتوگۆ لەگەڵ بە ڕێستاناکەم ئەو گەشم بە کاتەکە نەیاوتم کە مامۆستا دەرسی هەیە با فریایکەوم هەر چۆنێک بێ مامۆستا بدوێنم بۆیە بە بەرنامەکە خۆت وتت لێ تەواویکەین وڵا لێرە درەنگە و کاتمان بەدەستەوە نەماوە ئینشاء الله گەر بێتان خۆش بێت لە ماڵەوە لە خزمەتانە زۆر باشە ئینشاءالله بەخێر بێن فەرموو بەخێر بێن سەر چاو مامۆستاگیان فەرموو بەڵام بچین مامۆستاگیان ئێرە ماڵەکەتانەوە جازام زۆر ماندووشی بەڵام یاخوا بەخێر بێن ناوەڵا ڕەبی بەخێر بێن باسۆمانوتیمان حەسایەوە فەرمەخوا بەخێر بێن فەرمون بسم الله فرمو فرمو دادا بخير بيا ديارة حزل قولا أرى والله زوريش أرى والله فرمو دادا بيشم كوا خوتان شارزان صاحب مالن أخوة بخير بين مال زور سپاس ممنون مام سيد بخير بين يا أخوة سر تشاو زور سپاس فرمو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله يا أخوة بخير بي خوش بيا أخوة سر تشاوان بخير بي سر تشاو بخير بي يا زور سپاس مام سيد يا أخوة بخير بي خوش بيا أخوة سر تشاو مام كسيش مالي أبزانم والله هرخومم هرخوتي هرخومم أرى والله كي زواجت كر أما جوانت بيك هنا والله دوانزي سي 1989 لإيران بروسي هاوسەرگیریمان کرد و
ئیتر چەند ساڵێ لەوێ ماینەوە دوایی هاتیینەوە مامۆستا بۆ لە ئێران وڵی ئەو کاتە خۆم لێرە تەلەبە بووم بەڵێ لە خانەی مامۆستایان بووم ئیتر ئەو کاتەش هاوسەرم ساڵی 1970 هەر ڕۆشت بوو بۆ ئێران ئیتر قەدەری خوای گەورە وابوو ساڵێ دوای کیمیاییەکە با بڵێن ئیتر یەکترمان ناسی و خوای گەورە هاوسەری پێکیان ناین زۆر باشە مامۆستا چەند منداڵتان هەیە وڵا دوو کوڕ و دوو کچمەیە خوای گەورە الحەمدولله نایان بڕێ خوای گەورە ئێستا ناوازی تەمەنیان چەنە وڵا چونەتە ماڵ حاڵی خۆیان بەڵێ، یان کچە گەورەکەم مالیدی نەوەتە لە شاری هەولێر دانیشێ لەوێ لەوێ زاواجی کردەوە لەوەیە ماڵی لەوەیە و دوو کوڕی هەیە کچەکەشم دووەم کچیشم ماوە لێرە دوو کوڕیشم الحەمدولله لە زانکۆن تەلەبەن هێشتا تەواویان نەکردووە زۆر باشە مامۆستا من ئەزانم کە هاوسەرەکەتان خوای گەورە لێی خۆش بێ ئەمری خوای کردووە ئەزانم کە مەیازگارێکی ناخۆشیشە بۆ ئێوە بەڵام گەر پێم بڵێ ئەو چ ڕۆڵێکی هەبوو لە ژیانی مامۆستایە وەڵا بڵێم ئەگەر بڵێم هاوسەرم تەنها هاوسەر نەبوو بەڵێ بەگرە هاوڕێ بوو دایک بوو باوەک بوو هەموو کەس بوو بۆ من یعنی بگرێت بە تایبەتی لە کاری ئەم دەرس و دەور و هێنە یەکەم ئەو پاڵدەر و پشت یان وەکو بڵێ پشتم بوو قەت ڕێگری نەبووە بڵێ نابچی بۆ شوێنێ زۆر جار یعنی بوو من ئێستا تقریبان چەند ساڵێکە چم خوای گەورە نوری حکمەیاوە ینا پێشتر من کە ماڵیشم لە ئێران بوو لە خێمەکان بووین هەر ئوسرە و هینی خۆمم هەبووە تەلەبەی خۆمم بوو هەبوو الحەمدولله بەڵام ئیتر ئەویش زۆر زۆر حەزی کردو عنی زۆر جار هاتووینە تۆ بڵێن بۆ نمونە نانێشتی حازر نەبوو توێتی هیچ کێشە نیە ئەسڵەن قەیچەکە با سەعاتێک کاتە بە هاوکاری ئەو توانین زۆر زۆر ئینشاءالله داواکارم لە خوای گەورە منیش هەر حرفی ئەیڵێن بە هەر تەلەبەیە بە ئیزنی خوای گەورە ئەویش بەشدارەوە بێتە سەدەقەی جاری خوای گەورە لێی خۆش بێ یا ڕەبی چونکم بەڕاستی نمونەی هاوسەر بوو بەخوا الحەمدولله الحەمدولله خوای گەورە لە بەهەشتی شابە ئێمە لێرا وەک وەفایە باسەکەین هیوادارین کە تۆمەڵێتان نەکردووە یعنی بڵێم هەتا کەی هەتا دە ڕۆژیش دانیشم من باسی چاکەی هاوسەرم کەم تەواو نابێ بەس ئەوە ناڵێم خوای گەورە پلەی شەهیدی باتێ و لە قیامەتە و لە بەهەشتا شەفاعەتیش بۆ من بکا و منیش بێ پێیشادمەوە ئینشاءالله داواکارم لە خوای گەورە هەموو هاوسەرێ ئاوات تەبایی و طبعا ئەمەش هەمووی بە فەزلی قورئانەوەیە بەخوا هەمووی بە فەزلی ئەم ئیمانەوە کاتە مامۆستا تۆ وەکو مامۆستایەک لە خزمەت قورئانە سپاس بۆ خوای گەورەوە هاوسەرەکەشتان وەکو باسێکی کە هاندەرێکی باش بۆ پاڵنەرێکی باش بوو بۆ ئەی کە تۆ بەردەوام بینم کارانت ئاینی ئیسلام قورئان و ئەم پێکەوەیە کە ناو ئاینی ئیسلامە باس کراوە تا چەندێک ڕۆڵی هەبوو لەوەی کە ئێوە هاوکاری یەکترکەن خێزانێکی بەختەوەرترتان هەبێ و ڕنگ باتەوە لە ژیانتانە طبعا وایە ئاینی ئیسلام ئەگەر بە جوانی و بە چاکی وەکو خۆی جێبەجێکەی باوەڕ و قەناعەت بێ هەر لە دنیا بە هەشتەکە و بۆ دەستەبەرەکە یعنی مەسەلەن بۆ نمونە تۆ لەبەر خاتری خوای گەورە هەنێ هەڵە هەیە چاوپۆشی لەکەی وانە هەنێ شت هەیە لەبەر خاتری خوای گەورە تۆ ئەیکەی مەسەڵ خۆشەویستی و تەبایی کە لەبەر خاتری خوای گەورە تۆ ئەیکەی ئەمانە هەموویە بنە خێر و بەرەکەت ئەبێتە ڕەنگدانەوە بەڵام ئەوەی هەیە ئەبێت خالیز بۆ خوای گەورە بێ ئەوەی کە خۆی شت ئەیکەی و ئەیڵی بەخێر لە پێشە لە خۆتا دەست پێ بکەی ئێمە الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە ئەوەش فەزلی خوای گەورە نە ئازایەتی منە و نە ئازایەتی هاوسەرمە بەڵکو ون نیعمەتێکە لە فەزل و نیعمەتەکان و بەخشەکانی خوای گەورە ئەو فەزل و نیعمەتەی ڕژ بەسەرمانە بەڕاستی من وەکرم وەکو هاوسەر نەبووین وەکو ڕەفیقێ بووین ئێستش لەگەڵ مناڵەکانم الحەمدولله یعنی تومە پێش ئەوەی دایکتان بم هاوڕێتانم حەزەکەم هەر کێشەیە هەر موشکیلەیە شتێکتان هەیە بە من بڵێن وەکو دایک سەیرم مەکەن وەکو هاوڕێکی خۆتان حسێ بکە من هاوڕێکتانم ئەم کێشەتان هەیە ئەم مشکیلەیەتان هەیە بۆ منی باسکەن ئەبەوشێ ئەمە هەمووی فەزلی خوای گەورەیە فەزلی ئەو دینەیە و ئەو قورئانەیە بەڕاستی من ئەڵێم دەر ئەم قورئانە و ئەم بەرنامە لە ژیانی منە زۆر زۆر بەڕوونی و بەوازحی هەستم پێ کردو و ڕێنگانەوەی یاوە کاتە مامۆستا ئەمە کاریگەری هەبووە لەسەر مناڵەکانیش هەمیشە ئەڵێن پەروەردەکارە کە لە خۆیان ڕەنیا بێتەوە تۆ ئەم دەرسی قورئان و ئەم چالاکیانی کە ئەنجام کاریگەری کردوتە سەر مناڵەکانیش زۆریش کە مناڵەکانم سوپاس بۆ خوای گەورە هەمویان ئەهلی مزگەوت و قورئان و نوێژ و ئینجا موتیعی فەرمانی خوا موتیعی ئەمری من و بە تایبەتی ئێستا ئیتر سوپاس بۆ خوای گەورە
لێیان ڕازیم خۆی گەورە لە ئێوەش و لەوانیش ڕازی باش وەکو دایکێکیش کە ئەزمونێکی باشە هەیە لەگەڵ مناڵەکانتەوە ئێستا ئەرکیش و قورستر بووە بۆ پێکە هاوسەرەکەتان خۆی گەورە لێی خۆشبامری خۆی کردووە باسی ئەزمونێکی دایکایەتیمان بوو بکە تا چەندێک پەروەردەکردن گرنگە و ئێوە تۆ چۆن توانیوتە کە منداڵەکانت پەروەردە بکەیت؟ خۆی پەروەردە خۆی مناڵ خۆی بەخێوکردن جیایە پەروەردە جیایە مەسڵ بەخێوکردن هەر ئەوە نییە تۆ بەخێوکردن مەسرەفکردنە بۆ نمونە خواردنە پۆشاک و کەلوپەلە بەڵام پەروەردەکە ئەساسترە جا من ئەگەر بەخێویان کەم بۆ نمونە ئەو پارەیە یا ئەو شتە ئەگەر لە شتێکی ناشەرعیە یا لە شتێکا کە بێسوود و بێکەڵک بێ ئەم بەڕاستی پێی ناڵێن پەروەردە ئەنی پەروەردەیە بێ کە لە سنووری ژێر پەردەی خوای گەورا بێ شتێ بێ کە من دایمە پێیان ئەڵێم ئێوەش کە یعنی وەکو بڵێ پرس بە من مەکەن لە بەعزیێشتا ئەگەر زانیتان ئەو شتە ئەیکەن خوای پێی ڕازیە لە سنووری شەرعە ڕێپێدراوە ئیتر منیش ئەی من هەمان شتم هەیە بۆتان بۆیە ئەڵێم پەروەردە ئەساسترە یعنی وەکو کوردەواری خۆمان ئەڵێن تەربێت لە مناڵ شیرینترە تربێت لە مناڵ ئازیزترە و بە تایبەتی ئەلم ڕۆژە بەڕاستی پەروەردەکارێکی زۆر زەحمەتە هەر ئینسان بڵێ خوای گەورە یارمەتیمان بەی مناڵمان ساڵحکەی خوای گەورە لەو ئاستابین کە تۆ لێمان ڕازیە بەڕاستی قورسە ئەبێ ئینسان وەکو چۆنڵێ هاوسەنگی لە بینی پەروەردە و لە بینی ژیانی ماڵ و مناڵ و خۆتا ئەبێ دیاری بکەیت و دەستنیشانی بکەیت و پەیڕەوی بکەیت مامۆستا پێت خۆشە گەر بچینە شوێنێکی تر و درێژەوەڵا فەرموون ماڵەکە ببین و بە چاوی خۆتان ئەگەر فەرمۆستا پێش یەخوا بەخێر بێن فەرموو بەخێر بێن یەخوا بەخێر بێن سەر چاوە ئەمەشەکەتان عەزیەتی کێشاوە یەخوا بەخێر بێن ئەوای بۆ نیوەڕۆ بەهاتنایە یەخوا بەخێر بێن سەر چاو وەڵا بەعەکسۆ وەڵا مانوێتیم حەسایەوە یەخوا بەخێر بێن سەر چاو بەخێر بێن فەرموو جارێ لە پێشا لە ئەسنای قسەکانیشا دەم و شیرینکە فەرموو دادەگیان یەخوا بەخێر بێن سەر چاو لەگەڵ ئیشوکاری ناوماڵات وەڵا باشم نەخوا بە زیاوی حەزم لێتی وەڵایی تر بە پێی کات و بە پێی مەجال بەڵێ ڕۆژی وا هەیە سەمەسەلەن ڕۆژی شەممان کە ئەڕۆم بۆ سنتەرتر لە 12 منە ڕۆم تر مەجای ئیشکردنم نابێ زیاتر کچەکەیە تر کچەکەش زۆر هاوکاری مەکە بێ لەگەڵ تووارە وەڵا زیاترەوەی کە بەیتر هەنیە جاریش من لە ماڵەوە بم یارمەتی ئەوی شەیەم بەزیتر بەشی ڕازانەوە و دیزاین و شتەکەەوە عیدی خۆمە بە ماڵەکە تا دیارە حەزم لە گوڵە زۆریش ئەرەوەڵا زۆریشم حەز لێتی گوڵەکان لای خۆ تایبەتن ئەرەوەڵا هەمووی وەڵی فەرقی نییە بۆ من داڵێنکو ئەوژەکو مناڵ وایە کە ڕاهاتی و ئەوەنە لەگەڵ یاوی و گەورە و کرد وەکو مناڵێک بالفعل وایە ئەرە وەڵی تر زۆر جار هەر بە دەستنوێژ و ئاویانە یاڵم ئەڵێن بەشکمی شەڵا پەل و پۆی زیاتر بکەن حەزم لێیانە زۆر وەڵی باشم وەڵی وەکو خەڵک لێی ڕازی بێ و لێی خواردبێ یا پراخ و کفتم زۆر ینی دەستخۆشیان کرد بەڵێ بەڵێ دایک کە شتێکی خۆش بێکسەر مناڵەکان ئەڵێن داهاتخوا خواردنەوە وەڵا وایە بالفعل ماوسایی خۆت هیچ ناخۆی هەر دانیشتن سێریم نەگەی یاخوا بەخێر بێت سەر چاو مامۆستا بێجگەر لە کاروباری ناوماڵ ڕۆژان لە ماڵەوە خۆت بەچێوە خەرکەکەی وەڵی تر طبعا کاروباری ناوماڵ هەیە و ئیتر الحەمدولێلا بە دەرس و دەور و قورئانەوە ڕۆمانانی هەنە ئیشەکانیشی لە ماڵەوە ئەرەوەڵا خانکردنی ئەوێ لە ماڵەوە ئەرەوەڵا ئیتر بە چێژ لێنان و با بڵێن بە ناوماڵ و بە سەردان و ئەم نەوە عشتانە ئەوانی کە مامۆستای قورئان هاتن کەسانێکی کۆمەڵایەتین دەم و لەفزیان خۆشە لەگەڵ خەڵکە لای تۆ ژوایە حەزت زۆرم حەز لە تێکەڵی ینی باوەڕێ بێ ئێستا لە نووری حکمت چەنەها بووین بە ڕەفیق باوەڕ بکە خوشکی جوانیە یعنی ئەگەر بێت و ڕۆژێ
هەواڵیان نەزانم ئەگەر بە تەلەفۆنیش بێ یعنی گلەیی لە یەکترەکەینەوە بۆ بێ ڕەحم بووی لە یەک ناپرسی زۆر زۆریش هەر زۆر تێکەڵی خێزانیمانەیە هاتوو چۆمان هەیە داوەت و داوەتکاریمانەیە بەتای سپاس بۆ خوان سەردانی بوون کەسێک پێکە نەخۆشە یان پێویستی والله زۆر بەدەم کێشەی تەلەبەکانتەوە والله الحەمدولله هەتا بۆم بکرێ و بە پێی توان نابێ من لە خزمەتیانان پێیشم وتون بۆ سەردانی نەخۆش زۆرم حەز لێ ینی بگرە زۆر جار لە گەڕەکە کە یەکێ نەخۆشەکەوێ ئەکەومە دەرو دراوسێ بانگەکەم هەر لەبەر خاترێ و فەرمودەیە کە فەرمێ 7,000 مەلایکە دوعای خێری لێکاڵم ئینشاءڵڵا بەشکم لەو خێرە گەورە بەشدار بم و بێبەش نەبم. ئەیوە مساقەت بووە کێشە و مەشاکلی خۆیانەوە بێنیان پرس و ڕاوێژە پێ بکەن ئارەوەڵا زۆر جار بووە بۆ پێی هەم ئەزمونە وڵا زۆر جار بووە ئەلحەمدوللیلا ئیتر بە پێی توانای خۆم منیش لە ئەوەی پێم کرابێ لەبەر خاتری خی گەورە درێغیم نەکردووە ئارەوەڵا زۆر جار مەسەلەن ژن و مێرد بوون کێشەیان بووە مەسەلەن یا کێشەیەکی خێزانیان هەبووە هانای بۆ من هێناوە سوپاس بۆ خی گەورە یا زۆر جار نەخۆش بووە ئەها مەسەلەن داوای کردووە دوعای خێری بۆ بکەم یا شتێ با بە سەرهاتێکە بۆ بگێڕمەوە تەلەبەیەکم هەبووم لێرە الحەمدوللیلا لە ماڵیشەوە هەر دەرس و دەورم هەر هەیە با بڵێنی تر ڕۆژێکیان لە ئەسنای دەرسەکەیە ئافرەتەکە هاوارێکی لێ بەرز بۆوتمەوە چیوتی وەڵا ئالێرەمە هەستەکەم شتێ پێوەیە ئیتر کە ڕۆشتنەوە دوایتم هیچ نییە بزانە شتێکە چەقیوە بە قاچتا و ئەمانە وڵا کە ڕۆشتنەوە هەفتەی داهاتوو دیار نەبوو بوو بە 2 هەفتە وڵات پەیوەندیم پێوە کرد وتمەوە بۆ فڵانە کەس دیار نییە بەڵێتم بۆچی بۆ نەهاتوو خوا نەکردە شتێ نەبێ وڵی تر هێوەرژنەکەی کە ئەگاتە بڵین براژنی مێردەکەی وتی وڵایی دادەش لێرە زانی فڵانە کەس نەخۆشە و لە خەسەخانە خەوانویانە هەر دوای ئەوەی لە ماڵی واتین و تم بۆ خوانەکە خێرتی وڵا زۆر وەزعی شڕە تی وەزعی ئەوەنە شڕە 6 عملیاتیان بۆ کردووە لەم هەفتەیە منیشتم وڵا نەمزانیوە بەخوا و ئەمانە ئیتر دواییت پەیوەندیم پێوە کرد حاڵ و هینیم زانی وتیان وەڵی حاڵی زۆر پەشێوە و ناتوانێ ینی قسەش بکە ئەوە تا لە خەسەخانە خەوانویانە و دایک و بڵێن ئەفو باوک و خوشک و کەسوکار بە دیارەوە بوون ئیتر ڕۆژێکیان تەلەفۆنی بۆ کردم وتوێتی پێشەوەی بمرم حەزەکەم مامۆساشلێر ببینم ئینجا گیانم دەرچێوتم جا سوبحان الله منیش ئیتر بەڕاستی ینی بەخوا زۆرم پێ ناخۆش بوو مناڵی ورد بوو اینجا هەم تێکەڵ و ڕەفیق و تەلەبەی خۆم و ئەمانە ئافرەتێکی خواناس و ئیماندار منیش شەو خەوتم بەدەست نوێژەوە هەڵسان بۆ نوێژی بەیانی و نوێژی بەیانیم کردوایی کە خەوتمەوە بەدەست نوێژ لە خەوما پیاوێکی سەر تاپاسپی باڵابەرزی کەڵەگەتی جوانی نورانی وتی ئەوە چیەکەی بۆ دانیشتووی وتم بۆ چی بکەم وتی ئەی بۆ چی ئەوت نەخۆشە چاوەڕێتە ئەوە ئاوی زەمزەم ئەی بۆ دەسەوەسان وەساوی بۆ ناتوانێت ئاەت و سوورەت نییە لە بەرد نییە بۆچی نایخوێنی وەڵایی منیش ئەوی ڕاستی بێ زۆر زۆر ترسان هەستان کە خەبەرم بۆ زانم ئەها کارەبانیە وەڵا بەیانی کە بۆ هاوسەرم خوای لێ خۆش بێ گێڕایەوە وتی جا لەوە باشتر چیە ناڵێ خوای گەورە شپای ئەو ئافرەتی لەوا نەکرد بێ وەڵا ئیتر منیش هەڵسام هەنێ ئاوی زەمزەممان هەبوو دەست نوێژێکی پاکم گرت و دوورکان نوێژە سونەتم کرد و ئیتر ئەو ئاەتانەی کە ڕەبت بوو بەو نەخۆشیەوە هەموویم خوێند و پیاە و ئیتر ڕۆشتم وتم بەخوا مناڵەکانیش ورد بوون وتم بە کچە گەورەکە تۆ ئاگات لەو مناڵانە بێت تا ئەڕب ئێستەیەم و یەکسەریان ئەگەڕێمەوە ئیتر کە ڕۆشتمە زانم هەمویان وەستاون چاوێکە و بە من فرمێسکەکە کەوتە خوارەوە منیشتم بەخوا عەلیمە قەسەب لە دەمیا بوو نەیەتوانی منیشتم بەخوا مژدەم بەرێ خوا عەلیمە خەوێکم پێوە بینیوی ئەم ئاوە هەر چۆنە کردووە ئەگەر بە کلێنسیش بێ بیکەرە ناودەمە وتم بە خوشکوشتەکانی ئیتر سوپاس بۆ خوای گەورە سوبحان الله خوای گەورە ئاگادارە ئەو ئاوەی خوارد ئەو ئافرەتە ڕۆژ بە ڕۆژ خوای گەورە شفای بۆێنە حتا دکتۆرەکەوتی بەس پێم بڵێ بزانم چۆن
بە 6 عملیات ئاوا ئیسا الحەمدولله خی گەورە ئەو ئاوە ئەرێخوا عەلیمە شفادر بوو کردی بە سەبەب و بە هۆکارێ ئەو ئافرەتە ئیسا سوبحان اللهی تر واکچی شووی کردووەوە سوپاس بۆ خی ئەمەش بەرەکەتی قورئانە و بەس بە نیەتێکی خالیس بۆ خی گەورە بێ دوور لە ڕیا و دوور لە مجاملە و دوور لەم نەوە عشتانە زۆر شتی ئاوا حاڵەتی ئاوا هاتووە بەسەر ما سوپاس بۆ خی گەورە ئەمیش هەمووی فەزلی ئەم ئیمانەیە و ئەم قورئانەیە زۆر باشە مامۆستا بەسەرهاتێکی زۆر سەرنجڕاکێش بەلایمەوە ئەی هیچ بەسەرهاتێکی تر هەیە زۆر خۆش و بێ لە کاتی ئەسنای دەرسا چزانم ئەگەر شتێکە بیر مابێت بەخوا زۆر ئێستا هیچ بیر نەما خۆی سوبحان الله لەو کاتانە بیرتە تۆ کاتی دەبیر دەکەێتەوە زۆر باشە مامۆستا وەکو ئافرەتێک ئەتەوێت چۆن بەردەوام بی لە داوا لە بانگەواز کارکردن یعنی بۆچی ئەم بوارەشت هەڵبژات بۆ بواری قورئان خوێندن چەندین ئافرەتمان هەیە خۆی بەشتی ترەوە سەرقاڵ کردووە مامۆستاش لێر بۆچی ژیانی تەرخان کردووە بۆ قورئان بۆچی ئەوێت هەلەوەیە بەردەوام بێت و لە داهاتووشە هەر لەو بوارەیە ئینشاءالله داواکارم لە خوای گەورە هەژ لە ڕێی ئەوە ئاخر کۆتایی هەناسم بێ بە ئیزنی خوا ئەمەش فەزلی خوای گەورەیە ئەمەش فەزلی خوای گەورەیە چونکم بەڕاستی خوای گەورە پارە سەروەت سامان مڵک ئەمانە هەمووی ئەبەخشێ بە هەموو کەس بەڵام ئیمان تایبەتە فەزلی ئیمان خوای گەورە نایبەخشێ بە هەموو کەس ئینشاءالله ئومێ دەکەم خوای گەورە وەکو چۆن هیدایەتی یاین یعنی بەبێ داوای خۆمان بەبێ ویست و خواستی خۆمان خوای گەورە هیدایەتی یاین بۆ ئەم ئیمانە و بۆ ئەم ئیسلامە خوای گەورە ئاواش ڕێنمویی کردین و ئەم قورئانەی کردە مایەی چرای وەکو چۆنەڵی دنیامان باوەڕ و قەناعەت بێ ئەگەر بڵێم یعنی زۆر جار بە تایبەتی لەو کاتێک کە هاوسەرم وەفاتی کرد یعنی موسیبەتەکە ئەمەنە گەورە بوو ئەمەنە گەورە بوو ئەگەر فەزلی خوای گەورە و ڕەحمی خوای گەورە نەبوایە و سەبری بۆ نەناردمایە ئەم قورئانە و ئەم نوری حکمە نەبوایە باوەڕ بێ لەوانێ تووشی نەخۆشی دەرونی ببوومایە بە فەزلی خوای گەورە جاو کاتە کۆرۆناژ نەبوو مانگی چواری 2019 من تەرمی هاوسەرم لە ئێران هێنایەوە ئەو کاتە باس لە کۆرۆنا و شت نەبوو ئیتر خوا عەلیمە 2 دەرز نەمتوانی بڕۆمەوە بۆ نوری حکمە یەکسەر ڕۆشتم و پەیوەندیم پێوەکردن هەرچوومەوە لەبەرەوەی ئەها هەستمە کرد وەکو چۆن دڵ و دەرونێ گەرم کە ئاوێکی فێنگەکەی بەسەریا ئاوا هەستەکەی ئەو ئاو دڵ و دەرونم ئاوا فێنک بۆ بە نوری ئەم قورئانە خوای گەورە بمان خاتە بەر ئەو کەسانەی کە ئیشەڵڵا بە قورئان ئەژین بە قورئان ئەمرن لە ژێر سایە قورئانیشە زینوەکرێنەوە و حەشرەکرێن ئینشاءڵڵا مامۆستاگیان سپاس دەکەین سپاس بۆ میوانداریەکەت زۆر خۆشحاڵ بووم هیوای بەردەوامیت بۆ خوازی کە دڵنی ئەم بینەرانیش لەگەڵ ئێمە کەشێکی تایبەتیان هەبووە ئێمە بەم شێوازە بەرنامەی جارمان پێشکەشکردن بەخوای گەورەتان سپێرین خواتان دەکەم